ئەوەی کە من پەیوەندیم بە ئاسایشەوە کرد ئەو بە ڕێزانە بانک هێشکراون نەک دەستگیرکراون خۆ دوجار خۆشیان وایان و دانیوی کە من لە ئاسایشەوە پێم گەیشتەوەی ساڵم لەکردن بە متابعە و ئاگاداریان کردینەوە کە ئەو بانگێشکردن بەڕێزان بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانی سلێمانی هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان ساڵنامەیەکیان بڵاو کردوێتەوە کە وەزارەت ئەو دەسەڵاتی پێداون کە هەمواری ئەو ساڵنامەیە بکەنەوە ساڵنامەیەکیان بڵاو کردوێتەوە لە ڕۆژی نۆیەکەوە ژمارە و ناوەندانەی خوێندن کە تا ڕۆژی پێنجشەممە داوامیان کردووە سەر و 750 ناوەندی خوێندن بوون لەو سنوورە بۆ هیوایی کە پرۆسی خوێندن لەو سنوورانە بکێتەوە سەر ڕێڕەوی خۆی و ئێمە تەفەهومی دۆخی مامۆسایانەکەین تەقدیریانەکەین سوپاس و ڕێزێکمان هەیە بۆ خۆڕاگری مامۆسایانی هەموو هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتیشا چارەنووسی پرۆسی خوێندن لەو سنوورانە گرنگە لەو پێناوەشدا و بەڕێوەبەرایەتی گشتیانە ساڵنامەیەکیان لەوێ بڵاو کردوێتەوە کە ئەو ساڵنامەیە وەرزی یەکەم و وەرزی دووەمی تایە بۆی کە پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە لە بەشێکی باش لە قوتابخانەکانی ژۆ پرۆسی دەستی پێکردوێتەوە سەبارەت بە قوتابیانی پۆلی 12 ئامادەیی بە شێوەیەکی گشتی قوتابیانی پۆلی 12 ئامادەیی داوامەکەن هەیەنە لە سیانزەینەوە داوامەکە هەیەنە کەمێک درەنتر داوامی کردووە هەشیانە تازە دەسەکاتەوە بەداوام ئێمە لە ئەنجومەنی وەزارەت گفتوگۆی میکانیزمەکەین کە چۆن بتوانین قەرەبووی ئەو قوتابیانە بکەینەوە هەم لە ڕووی ماوە هەم لە ڕووی کە بتوانن تاقیکردنەوەی وەزاری ئەنجام بدەن و ئینشاءالله پشت بەخوای گەورە ئەوەی کە لە دەست ئێمە بێ وەکو وەزارەتی پەروەردە لە ئەنجومەنی وەزارەت ئەوەی پێویست بێ بۆ قوتابیانی ئەو سنوورە شێ